و ئێستاش ئەیڵێن ئەمە هەرگیز ڕێ لە بۆچوونی تر ناگرین و ئەوە حەقێکی ڕەهای هەموو کەسێکە خۆی فەلسفەی خۆی گیانبینی خۆی ڕخنەی خۆی دەرببڕێ و بە تایبەتی دڵخۆشیشین بەوەی دەستوری عێراق ئازادی وجدانی دابین کردووە. ئازادی وجدان یعنی لائیک، یعنی ئاینت هەبێ مەذهبت دەبێ یان نەبێت و ئازادیت لە عێراق ئازادیت، هیچ لاری لەمە نییە. ئەوانەیە ڕخنانیان کردووە ڕەنگە ئێستاش نەزانن بڕگەکانی دەستور چۆن داڕێژراوە، بەڵام ئازادی وجدان ئیسرارمان کرد ئەبێ لە ناوی بێ لە کوردستانیشا وەکو لە عێراقا هەر یەکێتی نیشتیمانی کوردستان پێشنیاری کرد ئازادی وجدان لە دەستورا هەبێت. لا إكراه في الدين، لا نافية للجنس بيوت لزماني عربي لبر أو بدوايا هاتو ناوى نكرية مبني على الفتح. أجر وابو أما بيوت لا نافية للجنس، يعني وكو علي لا رجل في الدار، يعني توا بيعوي لينيا نيريني لينيا منالو يقوري بهر زكار ببير بهر شيبه جنسي بيعوي لين كالي لا إكراه في الدين. جنسي تینو فشار و زەخت کردن و بغزاندن و چەوساندنەوە لە وەرگرتنی دینانیە، چونکە دین قەنەعاتی عەقلیە، دین لە ناخی ئینسانایە، دین ئیماندارێتیە کە لە سەرەتاوە ئەبێ دوای گەشە و نەشوونەوە کە هەتاکۆ بگاتە ئیمانی تەقواکارە. ئەمەی تۆ زۆر فەخر و شانازی پێوەکەی کاکە ئێمە بڕوامان بەمە هەر هەبووە لا ئیکراها فی الدین. ئێمە و ئێوە کە ئێوە بە عەقڵتانە ناچێ یا تەسەووری ناکەن و یا بە عەمدەن خۆی لێجێلەکەن، ئێوەش و مەعەلمانەکانی تریش و غەربیش ئێمە لاریمان لە کوفری تۆ نییە، هیچ کێشەیەکمان لەگەڵ کوفری تۆ کوفری ئەویتر کوفری ئەویتر نییە، بۆیە ئەم هەموو دینە جیاوازانن لە ناو ئیسلامە ژیاون. ئەم کابرایە لەم دیوەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام کە وەفدی نەجران مەسیحی بوون هاتنە خزمەتی مزگەوتەکەی کرد بە دوو بەشە و بەشێکی نەسارا لەو دی بوون، ئەمانەیانوت عیسا کوڕی خوایە، لەو دیویشەوە هەرەو مزگەوتە ئەمانیانوت لا إله إلا الله. يعني ئەم دوو تەناقوزە زۆر گەورە بە یەکتری ئیسلام قبولی کردووە. ئیسلام ئەم هەموو دینانەی تری قبول کردووە کە لە هەندستانە 600 ساڵی حکم کردووە، لە ئەفریقا و هەموو مەسەنیەتە. ئیسلام ئیشکالیاتی لەسەر ئیماندارێتی خەڵکەکە نییە، خەڵک ئازادن لەوەی ئیمان دێنن یانە، لا ئیکراها فی الدین ئەمەیە، بەس سیستم و حکومەکە و سەروەرەتی ئەبێ بۆ شەرعەکە. مادام مسلمانان دەسەڵاتیان لەسەر ئەم منطقەیە گرتووە، ئەمە بووە بە دارالئیسلام، حاکمیەتەکە ئەبێ بۆ خوای پەروەردگار، سەروەرەتەکە ئەبێ بۆ شەرع بێ. ئەمە ئیشکالمان لەگەڵ ئێوە نییە. تۆ هەروکوتیشم تۆ گەر لە خارجی یەکێتی ویتا بێی لێرە مناقەشەکەی نەکەوینە قسەکردن جەناب دێ هەر کەسێکی تر بینێری، بەس بۆ کوشتن نام جارەش وەکو جاری پێش. ئێمە ئیشکالاتێکمان بە هیچ شێوێک لەگەڵ کەسەکانیە کە مشریکە، کافرە، باوەڕی هەیە یانیە، یەزیدیە، مەجوسیە، بوداییە، کۆمەنیستە، باوەڕی بە هیچ دینێک نییە، لاییکیە وەکو تۆ زۆر فەخری پێوەکەی، کێشەمان لەگەڵانە نییە، باوەڕی بەخوا هەیە یان نییە. خوای گەورە باسی هەموو فرقە و جەماعەتانەکە الذين آمنوا والذين هادوا والنصارى والصابئين والمجوس والذين أشركوا هم كسيشي ترقلتو كمسلمانية. يا أخوائي قورا فرمي يفصل بينهم يوم القيامة فيما كانوا فيه يختلفون. أو أخوائي قورا حلو فصل أنا كاو ناكو تشيني وانيان يكلاي يكاد. أما إما لجيانا هم مشتركين لجيانا كه بوي إما لم روتي خومانا باورمان بو هيك نانو أمان بو هموان بيتسكي حزب سنوري من كوتاي ديك سنوري تو دس بيك سنوري فكرته سنوري ايديولوجيته سنوري معرفيه سنوري اخلاقه سنوري باريه سنوري خاو خيزانته سنوري ارتشتك هات اما اشكالات من لونيام خلق بباوريا بباوريكا تو زور بي مهمه كلا كردستاني شا تو اقتراحات كردو طبعا اجليه بس شكاو لا كونفرنسيه كمشان هرباسي كردو بس اشتا تسويد نبو پرۆژەی دەستوری پێشنیارکراوی کوردستانیش بۆ ئاگاداری بەڕێستان من وشەی ئازادی وجدانم تێخستووە بۆ ئەوەی ئەو کەسانی ئەو ڕخنەیەگرن ئەوانش ئازاد بن کە جارێ پەسەند نەکراوە. تەسویتیش بێت چ تەسیرێک لە ئێمە ناکە. ئێمە مۆزوعەکەمان لەسەرەوەیە دەستوری کوردستان کوفرە، ئیترم بڕگەی تیابێواتیانە بێ خۆ لە کوفرەتی خۆی نەکەوتووە. سیادەی شەرع نابێ بە مەسعود بەرزانی بێ. سیادە دەسەڵاتی باڵا کە پێوترە سیادەت القانون، دەسەڵاتی باڵای ناوچەکە ناشێ بۆ غەیری شەریعەتی ئیسلام. ئێمە ئەمە باوەڕمانە و تووشمانەوە لەسەر ئەمەشە چەوسێنرێن. ئەمە ئازادی خەڵکەکە خەڵک ئازادە لەوەی باوەڕی هێناوەیانێنەوە
بە درێژایی تاریخەوە مکافرە چۆن جیاون لەگەڵ مسلمانان ئەگەر بژڵێ مسلمانان آخر زۆریان کوشتەوە زۆریان چەوسانەوە هەر شیعە و سونی یەکتریان بڕانەوە زۆریان لە یەکتر کوشتە هەر حەنەفی و شافعی زۆریان لە یەکتر کوشت یا حەنبەلی و حەنەفی لە بەغدا لە دیمەشق شەڕی نێوان مسلمانان نێوان سەحابە نێوان تابعین شەڕی بەشەرە یعنی ئەوە شتێک نییە مارکس کەشفی کردی وەڵام ململانەکان بە سەبەبی چینایەتیە نا ململانێ هەیە بەڵام بە سەبەبی چینایەتی نییە مارکس ئەڵە ململانەی چینایەتیە داروین ئەڵە ململانەی هێزە البقاء للأصلح والأقوى فرويد الله ململاني هێزێکی شاراوی جنسیە ململانەکە دروست دەکاتۆ هانتینگتۆن و فۆکۆیاماڵن ململانەی شارستانێتیە ئێماڵین ململانەی ئەفکارە ئەرز بۆ هەمومانە خێر و خێراتی ئەرز بۆ هەموو کەسێک والأرض وضعها للأنام بس اختلافمان اختلافی فکرە اختلافی فکرێکەش لەسەر مەسەلەی کوفر و ایمان پێکەوە ئەژین وەکو قسەکردن بەس کە بوو بە چەکداری پێویستە ئێمەش چەک هەڵگرین بۆی خۆمان بپارێزین تەوازونی قووە دروست بێت وەکو زەمانی بزوتن ئیسلامی